پەروەردەی ژینگەی ئامانجەکانی زۆر دیارە، ئامانجەکانی دیارە و ڕوونە. یەکەمیشت تۆی تاک بزانی کە تۆ بەشێکی لە کۆمەڵەیەکی گەورە کە پێوترێ جیهانی ئادەمیزاد. ئەوەی کە کێشەمان بۆ دروستەکە سەبارەت بە ژینگە چییە؟ چاوچنۆکی مەسەلە ئابووریە. میدیاکان ڕۆڵێکی بەڕاستی باش ناگێڕن لەو بابەتەیە، زیاتر هۆشیاری ژینگەی تا ئێستا نەبووتە بابەتێکی گرنگ بەلایەنەوە. پەروەردەی ژینگەی هەوڵدانە بۆ هاندانی تاکەکان تاکو هەندی ئاراستەی ئەرێنی و بیرکردنەوەی ئەرێنی بەرامبەر ژینگەی دەوروبەری خۆیان پەیدا بکەن کە لێرە مەبەستمان ئەوەیە ئەم تاکانەی کۆمەلگا بن بە تاکێکی ئاکتیڤ لەناو کۆمەلگایە و بتوان پاراستن لە ژینگەکەی خۆیان بکەن. هەروەها ئەو مەترسیانی کە بەرەو ڕووی ژینگە ئەبێتوانێ چ ژینگەی با بڵێن لایەنی هەموو جۆرە ژینگەکە، ژینگەی ناوخۆی بێ، ژینگەی دەرەکی بێ، ژینگەی ئاوهەوا بێ، ژینگەی زەویەکان بێ، ژینگەی زەریاکان بێ، ئەو تاکە ئەو مناڵە هەوڵ بات هەر لە ئێستەوە هەست بکە بە بەرپرسیارەتی کە من بازنەیەکم لە بازنەیەکی گەورەتر کە پێوتێ جیهانی مرۆیی. سەبارەت بە پێناسی پەروەردەی ژینگەی ئەمە پرۆسێکی ئاڵۆزە و بنەمای ینی جیاوازی هەیە بۆی کە ئەم پەروەردەی بینی تەکایەوە. بەس زانستی نوێ یعنی زۆر بە کورتی زۆر بە پوختی پێناسی پەروەردەی ژینگەی کردووە. ینی ئاماژە بەوە ئەکا بریتێ لەو کارلێکەی یا ئەو گونجاندنەی کە لە بینی ژینگە و مرۆڤ ئەمە بەڵگەیە بۆی کە پەروەردەی ژینگەی لەو ناوچەیە فەراهەم کراوە بە تەواوی ئەو مرۆڤانە، بۆیە ئەو سازان و گونجانە بووە. هەر کاتێ ئێمە توانیمان ئەو گونجاند و سازاندنە بکەین کەواتە پەروەردەی ژینگەیی ینی با بڵێن پەیڕەو کراوە بۆی کە ئەم مرۆڤە ینی تێگەشتنی لە فەراهەم بووە، ینی کە ئەتیتودی هەبێت، کە باگراوندێکی معریفی تەواوی هەبێت، کە سکیڵی هەبێت، کە هەڵوێستی هەبێت، هەڵوێستی هەبێ، ئەمانە هەموو بۆ پاراستنی ئەو ژینگەی کە لەگەڵیا کارلێکی کردووە. پەروەردەی ژینگەی ئێمە کاتێک باسی لە پەروەردەی ژینگەیەکەین بەڕاستی دوو چەمکی ئەتوانین بڵین جیاوازن، بەڵام بەس وەکو پەیوەندێکی تەواوبەیەکیانەوە، چکە ئێمە ئیش لەسەر پەروەردەکەین. ژینگەش وەکو یەکێک لەو کایانەی کە مرۆڤ بە بەردەوامی چۆنڵی هاوبەشی لەگەڵەکات یاخود کۆنتاکتی لەگەڵەکات. ئێمە وەکو پەروەردەی ژینگەیی مەفروزە مناڵ لە سەرەتا لە خێزانەوە فێری پەروەردەی ژینگەی بکەین. اینجا دوجار بۆ قۆناغەکانی تری ژیانی کە قۆناغی هاوڕێتیە، اینجا دوجار قۆناغی قوتابخانەیە و دوجار کۆمەلگا گەورەکەیەکە ئەگەر باسی بکەین. پەروەردەی ژینگەیی ینی خۆی ئەو بایەخ و گرنگەی کە ینی پەروەردەی ژینگەی هاتەکایەوە بۆی لە ساڵی هەفتاکان بوو 1970کان، بەڵام با بڵێن مێژووی با بڵێن شارستانی و مێژووی مرۆڤایەتی ئەوە بە ئێمە ئاڵێت ینی لە دێر زەمانەوە ینی با بڵێن ئینتباعێک و بیرێکی وا هەبووە کە مرۆڤ حساب بۆ ژینگەکەی کا بۆ دەوروبەرەکەی بکە. بۆ نمونە ڕۆمانیەکان ینی پێش 2500 سال بەر لە ئێستا بیریان لەوە کردوێتەوە کە ئەبێ پەیوەندێکی هارمۆنی هەبێت، پەیوەندێکی هارمۆنی هەبێت لە بینی مرۆڤ و ژینگەکەی. بەس ئەم پەیوەندی هارمۆنیە نەچوونەتی دیتێلی زانستی بابەتەکە، دیتێلی زانستی بابەتەکە هەتا بێوە پرینسیپ و پەروەردەی ژینگەی پەیڕۆ بکرێت. بەس ئەو ئیدراکیان لا هەبووە، ئەو هەست و تێگەشتیان لا هەبووە. ئەگەر پەیوەندی بینی ئەم مرۆڤ و لەگەڵ ئەم ژینگەی هارمۆنی نەبێت،
هەرمۆنی نەبێت بە گونجاندن نەبێت ئەو کاتە نابێت بەس لە ساڵەکانی هەفتە لەبەرەوەی کێشە ژینگەیەکان ینی زۆر بوون زۆر لە هەڵکشان بوون ئەو کاتە ناچار یونسکۆ هەر لە دێر زەمانەوە با بڵێن خەمی ئەوەی لە خۆ گرتووە یعنی کە بە ژینگە بە. پەروەردەی ژینگەی طبعاً خۆی چمکێکی زۆر کۆنە لەوەتی ئادەمیزاد هەیە و کە هەستی بەبوون و ڕوەک و مرۆڤ و ژینگە کردووە بەڵام ئەگەر باسی ئەوە بکەیت کە کەیکرا بە یاسا کەیکرا بە با بڵێن بابەتێک کە سرنجی دنیا ڕابکێشێ ڕاستیەکەی لە نزیکی ساڵەکانی سیەکان بوو 1930ەکان تقریبان لە لە تۆیگرتوەکان کۆبوونەکان کرێکە ساڵانە لەوەیە باسی راپۆرتێکرا کە باسییان لە مەترسیەکانی پیسبوونی ژینگەی ئەکرد لە باڵی ئەفریقا بوو تقریبان لەو راپۆرتێکی بچووک بوو ینی راپۆرتێکی ئاسایی بوو لە ناو نەتۆیگرتوەکانە باسکرا لە ساڵانی سیەکانەوە سرنج ڕاکێشرای سەر ئەم بابەتە بە شێوەیەکی زانستی و ساڵانە ئیشی بوو ئەکرا کە ئەم بابەتە گرنگی زیاتری بە بدرێت. دوای ئەوەی یونسکۆ بیری کردەوە لە بنیادنانی ڕێکخراوی IUCN ینی پاراستنی سروشت هەستا بیری چی کردەوە؟ هەستا بیری کردەوە لە کۆنفرانسێک بە ناوی Human and Environment مرۆڤ و ژینگە کە ئەمە کرا لە ساڵی 1970 لێرە بە کۆمەڵێ مەسج و پەیام دەرچوون دوای ئەمە هەر لە دوای ئەم با بڵێن کۆنفرانسە ڕێکخراوی UNEP هاتەکایەوە یعنی لەسەر ئاستینەتەوەی گرۆەکان بەرنامەیەکی ژینگەیی تایبەت هاتەکایەوە یعنی کە UN لاینێکی بۆ ئەو حاڵەت تەرخان کرد ڕاستپاردەکانی هەمووی فۆکەسی لەسەر ئەوە ئەکرد کە ئەبێ مرۆڤایەتی ینی قاڵب کرێت بە پەروەردەیەک ینی تێگەشتنی بۆ سروشت هەبێ تێگەشتنی بۆ ژینگە هەبێت ئەبێ ئاگاداری ژینگە بکات ینی ئەم طبیعەت و ژینگە لە پێناوی خزمەتی ئەوە خوڵقاوە هەر ڕێکخراوی UNEP کە هاتەکایەوە ئەو کاتە بانگەشتی کرد بۆچی بانگەشتی بۆ کرد کوتی ئەمە ئەو کاتە هاتووە تەنها ئێمە زانیاری و معریفە فێری خەڵکەکە نەکەین بەڵکو ئەبێ بەها ئەخلاقیەکان لای مرۆڤ دروستکەین بەها دروستکەین بەهای ئەخلاقی بیریان کردەوە لەوەی کە ینی یەکەم کۆنفرانسی نێودەوڵەتی پەیوەست بە پەروەردەی ژینگە ئەنجام بدەن لە ساڵی 1970 لە تەبلیس کە عاسمەی جۆرجیا بوو ئەمە یەکەم کۆنفرانس بوو و ئەم کۆنفرانسە بە دوو ڕاستپادەی زۆر گرنگ دەرچوو سەبارەت بەوەی کە ئەبێ تەواوی وڵاتان و تەواوی وڵاتانی هاوڵاتیان قاڵ بکرێن بە پەروەردەی ژینگەیی و ئاشنا بکرێن بە بنەماکانی پەروەردەی ژینگەیی و تەنها بیرکردنەوەکان ئەوە نەبێت با بڵێن کۆمەڵی زانست و معریفیان لا گەڵاڵێ بڵێ وڵا ئەمە لە ژینگە تێگەشتوون نە ئەبێ ئەم زانست و معریفەی ڕنگ باتەوە لە کار و کردەوەکەی بۆ بەرگری لەو ژینگە سروشتێت تێگرتووە کە چەند ئەم ژینگە سروشتیە خزمەتی بەردەوامی ژیانی خۆی و تەواوی ژیانەکانی ترەکە. پەروەردەی ژینگەی ئامانجەکانی زۆر دیارە ئامانجەکانی دیارە و ڕوونە یەکەمیشت تۆی تاک بزانی کە تۆ بەشێکی لە کۆمەڵەیەکی گەورە کە پێوترێ جیهانی ئادەمیزاد ئەمە یەک دوو هەست بە بەرپرسیارەتی بکەیت کە من شتێکم لێرە فڕەیە ئەو شتە بە خۆی ناپوکێتەوانێ تۆ سەبەبووی بووی تۆش ئەبێ بتوانیت ڕسایکڵی بکەیتەوانێ یعنی لەو وعیان بۆ دروست بێت ئەو وعی بۆ دروست بێت تا کە بۆ نمونە بە شوێنەکە ئەڕۆیت شەق لە گڵوشتەکان نەیت بەعکسەوە ئەگەر لقێک خوار بوو تۆ چاکی بکەیتەوانێ یعنی ئەو بە پرسیارەتی هەبێت کە وەکو پەزڵ هەیە ئێمە پەزڵێکمان هەیە پەزڵ بیت لە ناو کۆمەلگای خۆتا لە گەڕێکی خۆتا لە مەنتیقی خۆتا لە وڵاتی خۆتا ئەچی بۆ سەیران یعنی یەکێک لەو شتە سادەکان کە چی بۆ سەیران جەوێکی خۆش ئەبینیت و هەموو شتێک ئەەکەی بەڵام کە ئەڕۆیتەوانێ ئەم لاولای خۆت پاکەرەوە خۆڵ و خاشاکەکە هەڵمەیە لە سیارەکە کە ئەتوارێکی زۆر ناشینە و خۆشبەختانە لەخوا بەزیابێ خەڵک ساڵانە زیاتر وعی زۆر زیاتر ئەبێ لەوەی بەڕاستی بەڵام هێشتا ماومانە. ئامانجی پەروەردەی ژینگەی بێگومان زۆرە من بەس حەزەکەم ینی کۆمەڵی خاڵی زۆر هەستیارت پێ بڵێم دواوێزگەی پەروەردەی ژینگەیی کە پێی گەیشتن وڵاتان لە دوا کۆبوونەوەیانە هەر بە هاوکاری UNEP لەگەڵ یونسکۆ وتی ئێمە تەنها نابێتەوە بستین لە حد و حدودی پەروەردەی ژینگەیە ینی با بڵێن سنوورمان بێ بەڵکو بابەتێکی تر هەیە
کە چەمچی سستێنەبڵتیە sustainable development کە sustainable development لە ساڵی 2015 UN حەڤە ئامانجی ئاڕاستی هەموو وڵاتەکان کرد ئەگەر تۆ ئەو حەڤە ئامانجە بە دوایە بچیت هەر کاتێ ئەو حەڤە ئامانجانە بەدیه و ئاراستە کراوە بۆ هەموو وڵاتێک لە ساڵی 2015 ئەگەر ئەم ئامانجە بەدی بێت ئەو کاتە خۆشگوزەرانیەک و ڕەفاهیەک بۆ مرۆڤەکان یعنی ڕەهەندی کۆمەڵایەتی تەندروستە بێت ڕەهەندی ئابووری تەندروستە بێت طبیعی ئەوەی کە کێشەمان بۆ دووسەکە سەبارەت بە ژینگە چییە؟ چاوچنۆکی مەسەلە ئابووریە بێسەرەوبەری تێنەگەشتنی خەڵکە دوایەوە هەندێک کار و کردەوەی کۆمەڵایەتی مەسەلە تۆ بینی کابراگەشە پانتایەکی گەورە قۆرخەکە بۆ خۆی بۆ ئامانجێکی ناتەندروست بەجێ ئەبا هەر کاتێک ئێمە بیرمان کردەوە کە ینی وێزگەکەمان بەرەوە ئینڤایرۆمنتال سستێنەبڵی برد ئەو کاتە ئێمە چیمان بۆ خۆڵقێت چەمکێکی تر لە ژینگە بەڕێوەبردنی ژینگەمان بۆیەتەکایەوە کە ئەمە وێزگەیەکی گرنگی با بڵێن هەموو سیستمێکە هەموو حکومڕانێکە. هەروەها لە ئاماجەکانی کەی پەروەردەی ژینگەی ئەوەیە کە تۆی چاک کاتێک بۆ نمونە ئەچیتە ناو سوپەرمارکێتێکەوە لەکوێ بیرکەیتەوە ئەی ئەم بابەتی کە من ئەیکڕم چەند ساڵی پێویستە بۆی پوکێتە لە ژینگە ئایاشتی کارتۆن هەڵەگرم یا شوشە یان پلاستیک بتەوێنێتەوە هەر یەکەمان لە ئێمە کاریگەریمان هەیە بەسەر بازارە بەسەر هێزی کڕینی کەرەستەکانە کاتێک کە خواز لەسەر شتێکەکەم بێتوانێ ئۆتۆماتیکیان ئەو کۆمپانیا هەوڵای بزان بۆچی من کڕیارم کەم بۆتەوە ئەڵێ لەبەری تۆ مادەی ژەهرایی بەکارەهێنیت تۆ مادەی پلاستیک بەکارەهێنیت ئەمانە هەمووی بەڕاستی بربەستە کە تاکی وشیار سێری ئەکات یەکێکی کە لەو خاڵانە بۆ نمونە ناو خێزانەکان ئێستا سفرەی سەفەری هەیە ئێمە پێشتر وەجیلی پێشترمان سفرەیەکمان هەبوو ئەشۆرە ئەمە چەند جوان ئێستا خەریکە ئەگەڕێتەوە وعی تاک پیا بوو فعلا ماوەیە خەڵک پێی خۆش بۆ سفرانە ئیشی ئاسانە کرد بەس ئێستا نە ئەڵێ مادەی ڕەساسی تیا لەگەڵ سفرەکە لەگەڵ خواردنەکەی خۆتە احتیکاکە کە ئەو مادە ڕەساسە. پەروەردەی گرنگی پەروەردەی ژینگەی لەوایە خۆیەگرێتەوە کە یەکەم مەهامی پەروەردەکردنەکە یەکەم پاراستنی ژینگەکە خۆیەتی یعنی ئەمە یەکێک لە تەوەرە سەرەکیەکانە کە ئیشی لەسەرەکە بەڕاستی وەکو پەروەردەی ژینگەی چکە وەکو بۆتمان پەروەردە مەبەستی لێی فێرکردنە و زانیاری بەخشینە کەواتە ئێمە هەوڵین لە ڕێگای بەخشینی زانیاری و پەروەردەکردنەوە ئێمە بتوانین هەدەفە ئەساسیەکەمان کە پاراستنی ژینگەکەیە بتوانین مەهامە ئەساسیەکە بپێکین کە ئەویش پاراستنی ژینگەیە بەڕاستی. ئەگەر هاتوو ئێمە وەکو باسمان کرد مناڵمان لە سەمەنی 3 ساڵەوە ڕاهێنا کە بێ بە کەسێکی ژینگە دۆست ئێمە ئامانجەکەمان چیە بێ لە کۆتاییە ئامانجەکەمان بەڕێزان ئامانجێکی زۆر گرنگە ئامانجەکەمان یەکەمیشت کە ئەڵێ مناڵێکی ساڵحم دروست کرد ئامانجێکەمان کە ئەڵێ بوو بە کەسێک کە دنیا ئاوادان نەکاتەوانێ خی گەورە لە قورعان ئەڵێ ئنا جعلناکم خەلیفەتەن فی الأرض واتە ئێمە ئێوەمان بەجێشتە لە عەرزە نەک بۆی بەردومانی کەن و وێرانی بکەن و جەنگ و شەڕی لەسەر دروستکەن تایە بژین کاتێکی محەددتان هەیە ئاوادانی کەنەوانی عملی ساڵح بکەن ئەم پەروەردە ژینگەی کە تۆ لە 3 ساڵەوە تاکێکی وەکو چۆن بڵێ دارێک بێن ئێستا وەکو ئەم دارێک کە ئێستا لێرە دروستوە ئەم دارە گەورەیە بەڕێکی بێت و بە جوانی بێت تەبع شتێکی جوانی لە دەرەکێت هەموومان تیا ئیسراحەتەکەین لە ژێر سێبەرەیە هەمان شتە ئەوە بەس ئەگەر تۆ دارەکە هەر بە خواری بێت ئەبێ بە ئەرک بەسەر کۆمەڵگاوە بێ بە زیان بەسەر کۆمەڵگاوە ڕێک وەکو ئەو بۆچوونەیە هەموو ئاراستەکەی بۆ کە خزمەتی عەرز بکە کە خزمەتی بەشەریەت بکە کە خزمەتی مرۆیی بکە هەموو ئامانج و ئیحتیمامی ئەوە بێت کە چۆن بێ بە کەسێک کە خۆشەویستی بووە زەوی هەبێت بەڕاستی خۆشەویستیمان بۆ زەوی هەبێت ئێمە وا نەزانین کە زەوی کاتێکی هەیە تەواو بەردەوام بێت زەوی کاتێکی معەنی هەیە. کاتێ ئێمە پەروەردەی ژینگەی ئەگوێزینەوە بۆ لە ڕێگەی تاکۆی گوێزینەوە بۆ کۆمەلگا و هەموو ئەو کایانی کە مرۆڤ تێدا بەرکەوتنی هەیە بۆ نمونە خێزانە قوتابخانەیە دوجار کۆمەلگەیە ئەو بەرکەوتانی کەیەتی چی لە مؤسسەکانی ڕاگەیاندن بێ یاخود بۆ نمونە تەنانەت ئاین تەنانەت سیاست و ئابووریش بەڕاستی چکە دوجار ئەمانە هەمی کۆمەڵێک دامەزرا و کۆمەڵێک چۆنەڵی مؤسسەن کە بەیەکەوە کارلێکەکان ئەگەر وردتریکەینەوە بینەوە بۆ نمونە باسی خێزانکەین ئەگەر ئێمە لە خێزان پەروەردەی مناڵەکەمان کرد لەسەر شێوازێکی پاراستنی ژینگەیەکەی بۆ نمونە
یەکەم شت ئەوەیە کە تۆ شتێک ئەخۆی چۆن پاژماوەکەی فڕید یا چۆنڵی ئەخێتە شوێنی مەبەستی خۆیەوە ئەمە قۆناغەکانی سەرەتا چکە مناڵ خۆ دەزانین لە سەرەتای فێربوونی قۆناغی سەرەتای 5 ساڵ یەکەمی فێربوونە ئێمە چۆن مناڵمان ڕاهێنا بۆ لە ڕێگەی تکرارکردنەوە مناڵ فێری ئەوابێ کە دوجار بتوانێت زۆرترین زانیاری وەرگرێت دوجار بیبەخشێتەوە پەروەردەی ژینگەیەکە ئێمە لێرە سێریەکەین ئایا مناڵەکەمان فێری ئەوە کردووە بتوانێت ئەو پاشماوەکانی خۆی اینجا هەر شتێکە بتوانێت بە شێوەیەکی باش بیخاتە شوێنی مەبەست و ریسایکلینی بکە بەڕاستی ئایا ئەمە مناڵەکەمان وا فێر کرد کاتێک کە باسی لە ئاینەکەین سێرەکەین کە بۆ مناڵێ پاک و خاوێنی نیوەی ئیمانە ئەگەر ئێمە چەمکە یعنی چۆنەڵی شرۆڤێکی بۆ بکەین سێرەکەین کەواتە ئێمە لە ڕێگای پاراستنی پاک و خاوێنیەوە ئەنجا چی پاک و خاوێنی جستەی خۆت بێت چی پاک و خاوێنی ژینگەکەت بێ کۆمەڵگەکەت بێ تەنانەت بیرکردنەوە شت بێ ئەمانە هەمووی چیەکات جاریکەوە ئاکات تۆ بە شێوازێک لە شێوازەکان ئەمە وەکو پەروەردەیەکی ژینگەی دروستکەینەوە بەتا. بەڕاستی خۆشببختانێمە بێ باسی ئەوە بکەین کە هەرێمی کوردستان لەو لایەنەی کە گرنگی با بە ژینگە درێخی نەکردووە بەڵام هێشتا هەوڵی زیاترمان ئەوێ چونکە کوردستان بە هەشتێکی سەرزەویە بەڕاستی بتەوێت نەتەوێت لە هەموو لایەکەوە با بڵین کۆمە کورتی نییە سەوزایمان هەیە ئەومان هەیە هەموو شتێک هەموو قەوماتی ئەوەی هەیە کە ژینگەیەکی میسالی بێ بەڕاستی لەبەرەوە بێ خزمەتی بکەین هەموو لای خزمەتی بکەین خۆشببختانە لەلایەنی حکوومەتەوە یاسا و ڕێسا دانراوە لەلایەنی پرۆگرامی پەروەردەیەوە بەڵێ کارامە پەروەردەیەکان و کارامە پەروەردەیەکان بابەتی ژینگەی یاتیادانراوە کاری لەسەر ئەکەن مامۆستا زۆر گرنگی پێ ئەیات هەموو قوتابخانەکان لە ڕۆژی ژینگەیە چالاکی ژینگەیی ئەکەن بەڕاستی یعنی بۆ نمونە من زۆر مەکتەبم بینیوە لە ڕۆژی ژینگەیە دار ئەچێنن لە باخچەکە مامۆستاکە مدیرەکە یا بە خێزانەکان ئەڵێن ئەمە ڕۆژی ژینگەیە هەریەکە و یەتر دار ئەچێنێ هەتاکو گەورە بێ ئەو مناڵەیە تۆڕۆ لە مەکتەبەکە سی دارەکەی خۆی کات و ئاوات و خەریکێ بێ. ئەگەر بەڕاستی باز لەوە بکەین کە پەروەردەی ژینگەی زۆر جار لە ئاسە نەزەڕێکە قسەی لە سەرەکرێت یعنی سێرەکەین پاک و خاوێن بە بیخەرە بۆ منە پاژماوەکەت بخەرە شوێنی مەبەست بۆ نەسەلەی خۆڵە یا بۆ منە ئەو شوێنانی تایبەتمەندن بە خۆڵ یا هەر شتێکی کە بێت ئەمە لە بارە نەزەڕێکە و لە بارە تیۆرەکە زۆر قسەی لە سەرەکرێت بەڵام بەس ئێمە ئەمە چۆن بگوێزینەوە لایەنە مەیدانێکە بەڕاستی ئەگەر بۆ منە نموزەجی قوتابخانە وەرگین بەڕێی من پێویستەکە قوتابیان فێری ئەوە بکرێن کە چەند کە ژینگەی قوتابخانەکان چۆن پاکەنەوە چۆن بیپارێزن ئەمێکێکە دوجار ژینگەی گەڕەکەیان بەڕاستی زۆر جار ئەمە ئەتوانین بگوێزینەوە بۆ ئەوێ یاخود بۆ نمونە توانین زۆر جار مناڵەکان وا فێرکەین بیان بینە شوێنێکی کەوە هەم بۆ فێرکردن هەم بۆ چۆنەڵی پەروەردەکردن میدیاکان ڕۆڵێکی بەڕاستی باش ناگێڕن لەو بابەتەیە زیاتر هۆشیاری ژینگەی تا ئێستا نەبووتە بابەتێکی گرنگ بەلایەنەوە ئەوەی کە بابەتە گرنگەکانن لە ئەوان زیاتر بابەتە سیاسی و ئابووری و ئاینەکانە بەڕاستی بابەتە ژینگەکان بەلای منەوە حەقە بێتە سەر و ئەو بابەتانە شۆ چکە لەبەرەوەی وەکو باسمان کرد ئێمە کاتێک باز لە پاراستنی ژینگاکەین کەواتە باز لە پاراستنی کۆمەڵگاکەین. ئەمە ئەگەر ینی لۆمە نەبێت ئەگەر غیبەت نەبێت بەڕاستی لە ئاستێکی زۆر لاوازین لە ئاستێکی زۆر لاوازین بەڵگەش بۆ ئەمە زۆرە تۆ بینیت هەتا ئەوکو 4 ساڵ پێش ئێستاش ینی بەشێکی پەروەردەی ژینگەی نەبووە ڕاستە ینی خوێندنی پەروەردەی ژینگەیی یانەمە هەندێک ڕێکخراو لە ئەستۆی گرتو وەکوی کە من ئاگادارم بەڕستان ئێستا خەمخۆری تەواوتان کردووە ینی بایەقدان بە ژینگە یعنی با بڵێن وەکو پێویست نەبووە دەستەی ژینگە ڕۆڵی کارای خۆی نەبینیوە دەستەی ژینگە ڕۆڵی کارای خۆی نەبینیوە لەسەر ئەو کارە چالاکیە قورسانەی کە ئەکرێت دەرحەق بە ژینگە و بەیوەرانکردنی ژینگە وەکو پێویست کاردانەوە نەبووە پرۆسەی EIA هەیە Environmental Impact Assessment بۆ هەموو پرۆژەیەک وەکو پێویست بۆی ئەنجام نەدراوە من بە ئەمانەتەوە پێتەڵێم کاتێک کە من دانیشتوم لە کۆڕێکە لە کۆنفرانسێکە باسی ینی با بڵێن ژینگە و پێکاتەکان و لێکەوتەکانی کارتێکردنی مرۆڤم کردووە پیانوتم تۆم بالەغە زۆرەکەی شتەکە بەو ینی قورسیە نێشتەکە ینی کارتێکردنی مرۆیی نییە ئەمە سروشتیە هەندێک خەڵک ئاوای وتو تومە ڕاستە سروشت کاریگەری خۆی گەورەی لەسەر ژینگە کردووە و چەند جار قڕبوون ڕوویاوە تاسا 5 جار قڕبوون لەسەر ئەمەزاریا ڕوویاوە بەڵام
ئەم جاریان کارتێکردن لەسەر ژینگە هۆکارەکەی مرۆییە بە دەلیلەوەی چەندەها راپۆرتی IPCC هەیە ئەمە راپۆرتێکی نێودەوڵەتێ تاسا 6 راپۆرتی دەرکردووە ژمارەی دانیشتوان بێ ئەندازە زیاد ئەبێت چکە ئەم ینی زیابوونە لە 100 ساڵە 5 میلیارد زیابێت ینی ئەم هەسارە بێسەروبەری هەبێت لە بەڕێوەبردنە ئەم هەسارەیە تەحمل و تەقبولی ئەوە ناکات لە بەرەوە کاردانەوەی ئەبێت لەسەر تەواوی ژیانەکان. بەنسبەت ڕۆلی قوتابخانە گرنگێکی زۆریە لە پەروەردەی ژینگەیەوەکو باسمان کرد چکە لە بەرەوەی بەڕاستی بمانێ و نەمانەوێ یەکێک لە کایە سەرەکیەکان کە پەروەردە پشتی پێدەبەستێ بەڕاستی فێرکردنە لە ڕێگەی فێرکردنەوە ئێمە ئەتوانین ڕۆلی مامۆسا لێرەدا بەرز بنرخێنین لە بەرەوەی سێرەکەین مامۆسا بەشێکی گرنگی هەیە لە چۆنەڵیت لە پرۆسەکەدا مامۆسا ئەتوانێت ڕۆڵێکی سەرەکی بگەڕێت لە پێدانی زانیاری لە پێدانی هۆشیاری و هەروەها شێوازەکانی پاراستنی ژینگە و هەروەها چۆنێتی مامەڵەکردن لەگە ژینگەی اینجا چی ژینگەی کۆمەڵایەتی بێت چی ژینگەی بەڕاستی ژینگەی BA ینی چۆنەڵی ژینگەکە بێت من بە باشی ئەزانم ینی کۆنتاکتێکی بەردەوامە بێت لە بینی وەزارەتی پەروەردە و ئەو کۆمەلگە و ڕێکخراوانەی کە کار لەسەر ژینگاکەن بەڕاستی ئەگەر ئێمە ئەمانە چۆنەڵی بکەینە پاکێجێک ئەتوانین وای دابنین کە ئێمە ئەتوانین جیلێک یا نەوەیەک پێ بگەینین کە تێیدا دوجار مەهام و پاراستنی یەکەمیان لەلایەن ژینگەکانە کە دوجار خۆیان تیدا دەژینەوە بەڕاستی. کاتێک باس لە ئاستەنگەکانەکەین بەڕاستی لە ناوەندەکانی خوێندنە سێرەکەین بەڕاستی مامۆستا منهەجێکی پەروەردەی ژینگەی لە بەردەسانیە ئەمە یەکێکە لە ئاستەنگەکان وەکو وتم وەزارەتی پەروەردە تا ئێستا بیری لەوە نەکردێتەوە بابەتی ژینگەی بکاتە بابەتێکی سەرەکی و بیکاتە دەرسێکی ئەساسی بۆ ئەوەی مناڵان تێیدا هەم فێر بکرێن هەم تێیدا زانیاری تاوەتی تێدا ینی پێ بدرێ ئەمە یەکێکە لە ئاستەنگەکان لە بەردەمی مامۆسایە دۆمیان بەڕاستی مامۆسای پرۆفشناڵمان نیەن لەو مەجاالەکە بتوانێت چۆنەڵیت تەخەسوسی دقیقی ژینگە بێ بەڕاستی هەرچەنە لە زانکۆکانان لەوانەیە لە کۆمەڵێک بەش و ئەوانەیە اختصاسی یاخود پسپۆری ژینگەی هەبێ بەڵام مەزەمە نەگوازراوەوە بەناوەندەکانی خوێندن و فێرکردن لە ناو وەزارەتی پەروەردەیە بەڕاستی لایەنێکی کەژەوەی بەڕاستی قوتابخانەکان خۆیان زۆر جار ئەو ژینگەیە نین بۆ ئەوی مناڵتیدا فێری ئەوە بکرێت کە فعلەن ئەم ژینگە پاکە بپارێزن زۆر جار قوتابخانەکانمان خۆی ژینگەیەکی لەبار نییە بۆ ئەوەی کە مناڵ فێری ئەوی تێدا بکرێ ژینگە پارێز بێت. پەروەردەی ژینگەی ئێمە ئەتوانین لە مناڵە دەست پێ بکەین بە شێوازێکی چۆن ئێمە ئەزانی مناڵ لە تەمەنی 3 ساڵە ئەتوانێت لە چمکەکان تێبگات توانای تێگەشتنی چمکەکانی هەیە بەڵام چۆنی ئەمە مناڵە فێرکەین ئێمە بین دەستی بگرین فێریکەین نەخێر گرنگترین شێوازی فێربوونی منداڵ بۆ هەموو چمکێک یاخود بۆ هەر بابەتێک تۆ بتوێ فێری بکەیت لاساییکردنەوەیە شێوازی یەکەمی مناڵ کەشتی پێفێرە بێت لاساییکردنەوەی دەوروبەری خۆیەتی لاساییکردنەوەی گەورەکانە بۆیە ئەگەر ئێمە بمانوێت مناڵێکی ژینگە دۆستی دروستکەین تاکێکی چالاکەوانی ژینگەی دروستکەین ئەبێ لە سەرتاوە دەست پێ بکەین ینی چۆن لە سەرتاوە من خۆم چۆن بم مناڵەکە سێری من ئەکات من چۆن ژینگە پاک ڕابگرم ئەو سێری من ئەکات پێز ناکە فێریکەیت بەس سێری تۆ ئەکات لاسایی دەکاتەوانێ لە هەموو تەمەنەکانە اینجا ئێمە پێڵێکی لە 3 ساڵەوە دەست پێکات چکە لە 3 ساڵ وعی ئەوەیە بێت کە لە چمکەکان تێبگا لاساییکردنەوەی هەبێت و توانێت جەستەی هەیە کەشتەکان و گەورەکان لاسایی بکاتەوە. من پێم باشە بەڕاستی چەند گرنگی درراوە بە پەروەردەی ژینگەی چ لە لایانی پەروەردەوە چ لایانی خوێندنی باڵاوە درێخیان نەکردو بەڵام هێشتا ئەمانەوێت هێشتا کەمە هێشتا گرنگی زیاتی پێبین چونکە بەڕاستی ئەو گۆڕانکارایی کە پێشتر بە 50 ساڵ ئەکرا ئێستا بە 5 ساڵ هەمان ڕێژەی ژەهربوون بڵاو بێتوانێت بە ساڵێک بە قومبەلەیەک کە ئەتەقێتەوە لە شوێنێکە ئەبینی چ فەوزایەک دروست ئەکا لەبەرەوە گۆڕانکاریەکان زۆر سەریعن ریتمەکان زۆر سەریعن بۆیە ئێمەش ئەبێ خێرا خۆمان بگوتجێ لەگەڵ ئەوژی بۆی فریای ژینگەی خۆمان بکەوین بەڕاستی لە ناحیەی خوێندنی باڵا پەروەردەوە من بە پێویستی ئەزانم ئێستا لە مەرحەلەکانی لە خوێندنی زانکۆیە هەمان ئێستا بابەتمان هەیە کە گرنگی بە بابەتە ژینگەیەکانەوە بەڵێ هەمانە بەڵام هێشتا زیاترمان ینی هەوڵ بین لایانی پراکتیکیان زیاترکەین کاڵین باسی لایانی پراکتیکیەکەین کە لە قۆناغەکانی بابلین زانکۆیە دەست پێ بکرێ
هەموو ساڵێک لە ڕۆژی ژینگەیە دەربچێنن. خاڵێکی کە بۆ نمونە مەسەن حملات ینی کۆمەک دروستکەین بۆ ئەوەی شوێنەکەی پیس بۆ چاکیکەینەوانێ، شوێنەکەی مەسەن دارماوە چاکرێتەوانێ و چەندیش با پێ بڵێم چەندێک بابەتەکە بخوێنێ لە ناو محازەڕەیە وەکو ئەوەنێک کە بەکردداری ئەیکات. ئەبێ بە بەشێک لە ڕفتاری ئەو و ئەبێ بە شتێک کە منیش دوو ڕۆژیکە ئەو هەستە خۆشی کە هەم بوو هەوڵ بە منیش کە بم بە مامۆستا وا لە خوێندکارەکانی خۆم بکەم و وای لێ بکەم کە گرنگی بە ژینگەکە بن. طبيعي ام پەروەردەی ژینگەیی من يعني زیاتر لە 4 ساڵە تقریبا 5 ساڵ 6 ساڵ هەوڵم ما بەشی ژینگە بکرێتەوە، يعني ئاستەمیان دروست کرد 10 ساڵ دوایان خست، دوجار خۆشبەختانە کرایەوە لە 4 تا کرایەوە کە خەریکە لە ناو ئەچێت لە ناو ئەبرێت. بابەتێکی تر ئەوەی کە خۆشبەختانە لە ساڵی 2025 UN بڕیاری داوە کە بابەتی پەروەردەی ژینگە بێ بە وانەیەکی سەرەکی وەکڕۆکی منهەجی خوێندنی هەموو وڵاتێک. وەکو ئەوەی کە من هەموو جارە باسی لێ یەکەم ئەو مناڵانەی کە ئێستا لە هەندێک لە ڕەوزە و لە حەزانە و لە قۆناغی سەرەدایی زانیاری سەرەتایی ژینگەیان پێیراوە، کاتێککە بینێ باوکی کاتێکە بینێت دایشی شتێکێکە بەوەی کە دژی ئەوەیە کە فێر کراوە ئەو مناڵە هەڵوێستی ئەبێت. هەر کاتێ ئێمە لەو جۆرە مرۆڤانەمان پەروەردەکرد لە دەستپێکەوە ئەو کاتە کۆمەڵگەیەکی تەندروست و ئەو مرۆڤانەمان لا دروستە بێ کە دیدیان ئیکۆسنتریکە بێ. ئەگەر ئێمە بمانەوێت چارەسەرێک بۆ بابەتی پەروەردەی ژینگەی بدۆزینەوە یاخود باز لەو بابەتانە بکەین کە پەیوەندیدارە بە بابەتی پەروەردەی ژینگەیەوە، ئەگەر ئێمە وا داینین با لە سەرتا لە خێزانەوە دەست پێ بکەینەوە. خێزان بەڕاستی ڕۆلی گرنگە بینێت، دوجار ڕۆلی قوتابخانەکان بۆ نمونە ئایا لە ڕێگەی منهەجی قوتابخانەکانەوە بێ، ئایا ڕۆلی مامۆستا چیە لە پێدانی هۆشیاری ژینگەی بە قوتابیان، زایدەن لەسەر ئاستی وەزارەتی پەروەردە بەڕاستی پێویست دەکات. ئەمە لەوسە لەلایەنە میدیاکە شۆ بەڕاستی پێویست دەکات هۆشیاری میدیایی زۆر هەبێ. لایەنێکی کەش گرنگە بەڕاستی یاسایە، پێویستەکە یاسا یعنی جۆرێک لە سزادان و پێبژاردن هەبێ بۆ ئەو لایەنانەی کە ژینگە پیسەکەن. هەروەها لایەنێکی کەشمانەی لایەنی ئاینیە، بەڕاستی ڕۆلی مامۆسانی ئاینی لەوانەیە لەم بابەتە گرنگی خۆی هەبێت، چکە لەبەرەوەی کەسانەکەن بیرروبارێکی ئاینیان ئێنجا چی ئاینێک بێت چی ئاینزایەک بێت ئەوە گرنگ نییە. مویمێک گرنگ ئەوەیە کە ئەمەوان چۆن پامی خۆیان بگەێنن لەسەر پاراستنی ژینگەکە. ئەمە پامێکی گرنگە بدرێ بە گوێی هاونیشتیمانیان و ئەندامانی کۆمەڵگەکەدا. بۆی پەروەردەی ژینگەی بێ بە بابەتێکی چالاک لە ناو کۆمەڵگای کوردیا پێویستمان بە چەند ڕێکاریەکەیە. ڕێکاری یەکەم ئەوەیە کە ئێمە هەچ کەسێ شتێکی باشی کرد دەستخۆشی لێ بکەین. خاڵێکی کە یاسا و ڕێساکان هەستن بە دەورە کاریگەری و دەورە باڵاکی خۆیان کە ئەوان یاسایان بەدەستا. خاڵێکی کە بەڕێزان ئەوەیە کە وەکو باسمان کرد لە پرۆگرامەکانە جەخکراوتە سەری لایەنی پراکتیکی زیاتر بکرێت لە پرۆگرامەکانی خوێندنە، چ لە سەر ئاستی پەروەردە بێت چ لەسەر ئاستی خوێندنی باڵا بێ. خاڵێکی کە بەڕێزان ئەوەیە کە لە ناحێتی جەماعەتی با بڵێن بازار و دوکانارەکانەوە تۆزێک بەڕاستی تۆزێک بەڕەحمەوە مامەڵە لەگەڵ شتەکاتانە بکە. بەڕێزان پەروەردەی ژینگەیی بەس ئەوە نییە چمکێک بێت ئێمە قسەی لەسەرەکەین باسی لەسەرەکەین. باوەڕکەن ئەگەر بێت توێی تاک ئەو دۆستە ژینگەیەت لا هەبێت باشە، خەمخۆری ژینگەی خۆت بێت، چ لە ماڵەوە بێت، چ لە گەڕک بێت، چ لە ناوچەکەت بێت، چ لە شارەکە بێت، چ لە هەرێمەکە بێت، دواتر یعنی کە تۆ بەشێکی لە زەوی بەڕاستی ئێمە بردۆزێکوانێ پێوتێ بردۆزی پەپولە. نظرية الفراشة مان هي نظرية الفراشة الله يلا هج جورانكاري كي بتشوك يعني بالي بابولة شن آسانة أو بالا بابولة جورانكاري جورة بدو إخوة هنيا بويا برزان أجر تبيتو بيربي أو بكي كبير تاك شالكواني كي جينجي لما لك خوتو دست بيبكي لسعرك خوتو دست بيبكي لأوفيسك خوتو دست بيبكي باورك هسيكي زور خوش بويت باورك يعني من حالتك تامو باسكم كما وكاني كشاخي أزمر وشن شاخي كما هبو أجريان لكراوة کەسێک نەبوو لەم شاری سلێمانیە خەفەت نەخوات. یعنی چیت ئەبینی تۆ بینی تا شاخەکە چۆن گرگرت، تۆ بینی شاخەکە چۆن وای لێ هاو هەمووی ئەسەفی ئەخوارد بۆ ئەو شاخانە. بەڕاستی ئەوە شتێکی جوان بوو. اینجا تۆ وەرە
تۆربی بە بەشێک لە سەوزکردنی شاخی ئەزمەر بی بە بەشێک لە سەوزکردنی مەسەن شوێنێک بی بە بەشێک لە پاکردنەوەی ڕووبارێک بێ بەشێک بۆ نمونە لە چاندنی ئەو دارێک کە دوای 10 ساڵ مناڵەکە تەڵی ئەو دارن ها ئەو دارە گەورەیا بینی من چاندومە کە چۆن باوکو باپیرمان و کەسانی خۆمان وەمان پێ ئەڵێن یعنی بەڕاستی ئەمە من هەستەکەم کە ئەبی بە بیرکردنەوەیکی ئەرێنی تەبێت سپاس گوزارەبی بۆ ئەو نعمەتی خی گەورە ئەم جیهانە جوانەیە بەدەستمانەوە و ئەو نعمەتی یاوتی پێمان ئێمەش چۆن مامەڵی لەگەڵاکەین چۆن پارێزگاری لەکەین و زیاتریش بەرەکەت ئەکرێتە شوێنەکەمانەوە و ئادانتریش ئەبێتە بۆ شێوێ بەڕاستی.